بەگەڕانەوە بۆ کللتوری ڕەسەنی کوردەواری، دانیشتوانی گوندەکان یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزیان لە یەکتر پیرۆز کرد. ئێرە گوندی عەبابەیلێیە لە هەڵەبجە، لەژێر دروشمی مەیلێ بۆ عەبابەیلێ ڕۆژی گوندەکەیان و نەورۆزیان پیرۆز کرد. ناوم نەستە و خەڵکی عەبابەیلین و بەم تەشیە بەشداریم کردو لە فستیڤاڵەکەیە. ئەم تەشیە کاری باپیرانمان بووە و ئێمە ژەمانەوەی زیینو بکەینەوە. جلوبەرگی کوردی و زیندووکردنەوەی نەریتە کۆنەکانی باوانیان، هاوکات گۆرانی و هەڵپەڕکێی کوردەواری گەنج و بەتەمەنەکانی هێنابوویە هەڵپەڕکێ، ئەوان بە گرنگیەوە لە نەورۆز و فستیڤاڵەکان دەڕوانن. ئەم مەشکەیە لە زەمانی باو باپیرانمان بەکار هاتووە. ئەمە مەشکەیە بۆ دۆکراوە، سەرەتا ماستەکەی تێیەکەین لەگەڵ ئاو، دوای ئاو هەڕای ئەژەنین ئەبێ بە دۆ. گرنگی ئەوەیە کۆمەڵی خەڵکی ئەمڕۆ وەچەکانمان کە پیا بوون لە 2000 بەرەو ژوورە تا ئێسا لە 88 کەوای لاتۆ زروفەکە ئەم خەڵکە پەرتەوازە بۆ نیوەچۆتە هەولێر نیوتە سلێمانی نیوەی لێرەیە کەس ناناسێ. بەس گرنگێتی ئەوەیە خزمەکە گەورەکانمان یەگەناسن. لە پاڵ فستیڤاڵەکانی نەورۆزدا زۆرن ئەو خانمانەی کە دەستڕەنگین و بە ماندووبوونی خۆیان هەڵدەستن بە دروستکردنی خواردن و فرۆشتنی کاری دەستی و داهاتێک بۆ خۆیان پەیدا دەکەن. ئاوا ئامادەیەکەین، پیازی بۆ ئەکڕین، جوانەی شوێنەوە، ئاوا وردی ئەکەین، ئاواهی ئامادەیەکەین. کاتێ هاتینە ئێرە ئاوا بەم شێوەیە دروستی ئەکەین. وەڵا ئیسفادەی باشە، نەک هەر بۆ یعنی منیا هەر هەمووی ئیسفادەیەکی باشەکە. ئێستا من خۆمیتیانم هەموو شارە کوردەکانی جلی کوردی پۆشینی خۆمان قەدیمی خۆمانمان نوێ کردووەتەوە. جلی کوردیەکان بۆ بۆنەوە ئاهەنگەکانمان هەیە ئێستا لێراکە فۆلکلۆری سندیکای ڕێکخراوی هەڵەبجە کە هاتوون بەشداریمان کردووە لەم فستیڤاڵە، جلە قەدیمەکانی خۆمانمان نوێ کردووەتەوە. کردنەوەی ئاگری نەورۆز دیارترین سیمای جەژنی نەورۆزە کە هاوڵاتیان لە دەوری مەشخەڵ یاگەر کۆ دەبنەوە و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. جەژنی نەورۆزەوە گەرمجوان پیرۆزبایی ئاراستەی سەرجەمگەلی کوردەکەم بە تایبەتی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە و هیوادارم ئەم جەژنێکی پڕخێر و خۆشی بێت. زۆر خۆشحاڵم کە ئەمساڵ یەکەم ساڵیشە لەگەڵ هاوسەرمە بێکەوە ئاگری نەورۆزمان کردوێتەوە و خۆشی خۆمان دەرەبڕین بۆ بۆنەوە. بەشێک لە نەتەوە جیاجیاکان لە نەورۆزدا ئاهەنگ دەگێڕن، پیرۆزباییش لە یەکتر دەکەن. لە هەرێمی کوردستانیشدا ساڵانە نەورۆز وەک ساڵی نوێی کوردی و یەکەم ڕۆژی بەهار بەرز ڕادەگیرێت. هاوکات وەک هاوڵاتیانی کوردستان دەڵێن جەژنی نەورۆز جەژنێکی نەتەوایەتی گەلی کووردە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.